بڕاستی نەگرڕێ ئەمە لە میکرۆفۆنی و دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم دوعای خێران بۆکەم خوا ئەمری نوحیان باتێ خوا قەدەس بە گرفانی دڵنیا بە لە 100 ئەم ڕەحمەتی پەروەرگارە کە خوا ڕووی کردوتە ئەم میلەتە ئێمە بەهۆی ئەو خێر و مندانێت. ئەم شەوی قەدرە مزگەوتەکان لە نیوەی شەوەوە جمەیان دێت هاوڵاتیان دێنە ئێرە بۆەوەی کە یادی خوددا بکەن و خوداپەرستی بکەن هەتاوەکو نزیشی بانگی بەیانی لە مزگەوتەکان دەمێننەوە و پاشان دەڕۆنەوە بە ماڵەوە. من هاتوومەتە لای مامۆستا و شاجافەرانی ئەگە فەرمیتە مامۆستاجان سەلام عەلەیکوم ئەحواڵ لە دەنگواسە چۆنە خوا ئەو دەرفەتەی پێم ساڵ یەکتریمان بینیەوە شەوی قەد ئەم شەو چیتان هەیە لە مزگەوت خواردنی خۆش چیتانەوە ئەوەی کە من ئەگەم لێواشم پاکلا و لوقمەقاتی ئەمانە لەخوا بەزا بێ زۆر فەڵزی خوا بەزە خوا ڕزقی خێرەوەمەندەکان بدا ئەم ساڵ بێ نازیان نەکردنی هەتا چەند ئێوارێک کەباب و برنج و مریشیشی تێکە و لەخوا بەزێ بۆ ئیفطاری موسڵمانان خوا بەرەکەت خاتە ڕزقیان خوا ئەو سەدەقەیان لێ قبول بفەرمێ بیکە بە دەفعی بەڵا لەسەر خۆمان لەسەر میلەتەکەمان لەسەر وڵاتەکەمان و بیکە بە شیفا بۆ نەخۆشەکانمان ئینشاءڵڵا. مامۆستا تایبەتی شەوی قەدر چێ بە تایبەتی 27 زۆر تەرکیز لەسەر 27 خۆی زانایان کۆمەڵێ دلیل دێنێ ئین ئەنزەلناه فی لەیلة القەدر وما ئەدراکە ما لەیلة القەدر فەرموو پیتەکانی قەدر ئەمە 27 زیاتر تەرکیز لەسەرەوەکەن پێغەمبەری صلی الله علیه وسلم بە فەرمودەکان زۆر تەرکیزی کردووە سەر 21 23 25 27 29 تاکەکان و بە فعلی خۆشی ئەعتیکافی کردووە لە دەرشەوی ئەخیردا دانیشتووە هەر دەرشەوەکە دایک عایشا فەرمووی لە مزگەوت ماوەتەوە بۆ عیبادەتکردن و بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوا حتا دایک عایشا فەرمووی لێم پرسیتم خوا لە گوناحی ئەوڵ و ئاخرت خۆش بوو بۆ ئەو عەزیەتی خۆ دەبکەی فەرمووی ئەی عەبدێکی شوکرانە بژێر نەبم بۆ خوا کە خوا ئەو شەرەفەی پێداوم ئەوە نیعمەتێکی گەورەیە کە لە شوێنێکی تردا فەرمووی ئینا ئەنزەلناه فی لەیلة مبارەکە لە شوێنێکی لە خێر و بەرەکەت و پیرۆزیدا قورئانمان کردەوە ئەم شەو بە خێر و بەرەکەتەکە دووبارەیە دوو جارەیە چۆن وەکو ئێستا لە خوا بەزە شوێی قەدرە و ئەنجا بارانێکی بە ڕەحمەتیش باریۆ کە زۆر ئەرزتین و دڵی فەلاحەکانی خۆش کرد دڵی جوتیارەکانی خۆش کرد ئەو گیانە ڕڕنیان ڕەش هەڵگەڕابوو زۆر بێتاقە ئەرز شەقی بردبوو ئێستا بە بارانی ڕەحمەت و ئەنشور و ڕەحمەتەوە ئەوانیشی شادمان کرد ئەوانیشی خۆش کرد لە دار و درەختەکان لە گەشەیەکی جواندان کوردستانی ئێمە ئاوەکانی مەشخەڵەڵەی زیوە ئەوەندە جوانەکانی و کارێزەکان هەموو بورژاونەتەوە ئەمە فەڵی خوای و سوپاسی خوای لەسەرەکەی بۆ ئینشەڵڵا ئەم نیعمەتانە بەردەوام و بەرقەرار بن. بەردەوام بەسەر هاتێ لەلایە نازام تۆ ئەم بەسەراتانە چۆن هەمووی بەسەریەت لە هەماکاتە شتی تازە چی هەیە؟ وڵی دیارە ڕەمەزان نیعمەتێکی خۆشە تەرجەمەعێکی لە بینی موسڵمانانە کە مزگەوتەکان ئەلحەمدوللا بە فەڵی خوا ئاوەدان دەبن ئیتر دیارە خەڵکیش هەمە جۆرە ڕوتیەکە مەسەڵەن ئێستا ئەم ساڵ ئافرەتێک تەلەفۆنی بۆ کردم دەی و مناڵێکم هەیە مناڵی خۆمە مناڵەکە لە سەر ماڵە ئەوی ئەتوانم زەکات بم بە مناڵەکەوتم ناخدا دەبێت تۆ مناڵی خۆتەوە لەسەر ماڵە و ژنیشی نێناوە هەر لەسەر لەم گرفانی کاتەوە گرفان ئێستا خەڵک وای لێ هاتووە تۆزێک لە لاینی بەخشینەکە ناڵێم هەمووی بە هەندێکی وای لێ هاتووە ئەگەڕێ گڕ دەور ببێنێتەوە هەر لەسەر سفرەکەی خۆی دەرینەکە بەڵام کۆمەڵێ پیاوی کەڵە پیاوی خۆداسا و مەردیشەن کۆمەڵێ خانمی سەلارمان هەن لە فەڵی خوابێ یارمەتی کرێچیەکان نەخۆشەکان مشکلە دارەکانیان داوە خوا جەزای بەخێریان باتەوە کۆمەڵێ ماڵیان ڕووناکردەوە کۆمەڵێ ماڵیان لە مشکلە نەجاتدا کۆمەڵێ ماڵیان لە بکری چەندمانێکیان بۆ داوی کۆمەڵێ نەخۆش بە فەڵی خوای یارمەتیاندان خوای گەورە موفقیان کا پشت و پەنایان بێ حتا دوو کەڵە پیاوی خۆداسا لەگەڵ خۆی و خانمەکەیە داوەتی هینی کردبوو ئەم بە ساڵاتچوەکان ئێوارە برای بچووکی شتیانماکە هەنگی قسەم بۆ کرد هەتا ئێوارەوتم کاکە بابێن جەماعەتکەینتی کورە و نوێژوشن ناکەن نوێژی ناکەوتم شەبەکەی نەماوە یا هەر خۆی نایکاوتی بەخوا کەمیان نوێژەکەتم دەی خوای گەورە ڕەحمیان پێ بکە عاقیبەت بەخێر بن ئینشاءڵڵا. بەس بنە ئەتوام شایەتیەوە بەم لە کاتێکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزار لە غەیری ڕەمەزانیش کاتێکە هەر کەیسێکمان هەبووە لە تۆڕی 1964 کاتێ بڵاومان کردوتەوە زۆر بە گەرم و گۆڕی هاوڵاتیان هاتوون بە پیری کەسەکانەوە ویان کردو کە ژیانی کەسەکانیش بکۆڕن ئەمە جێگی دڵخۆشی بەڕاستی نەگرڕێ ئەمە لە میکرۆفۆنی و دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم دوعای خێران بۆکەم خوا ئەمری نوحیان باتێ خوا قەدەس بە گرفانی دڵنیا بە لە 100 ئەم ڕەحمەتی پەروەرگارە کە خوا ڕووی کردوتە
ئەم میلەتە ئێمە بەهۆی ئەو خێر و مندانێت چکم پێغمبەر فەرمێ نەخۆشەکان تا دەداویکەن بە سەدەقە دوای غەزەبی خوا لەسەر خۆتان لابن بە سەدەقە بڕوا ناکە میلەت بێ بەقە میلەتی کورد بەخشندە بوو خێرە و مند و کوڕی لێ قەومانن بەڕاستی بەتایبەتی ئەهلی گەرمیان گاڵتەیان پێ ناکرێت ئەم ئالی ئەم سلێمانیە یعنی ئەمە لێرە ئاژین دیارە ئینشەڵا هەولێری شەر باشترە دهۆکەر باشترە کەرکووک هەروایە بەڵام ئێمە خۆمان لەناو سلێمانی ئاژین خەڵکی سلێمانی بڕوا کەس دەوری 180 ئەوەندە خانوو بەس بۆ ئەو کەسانە کڕاکە خانوویان نییە یعنی من خۆم ئاگادارم پارەمان وەرگرتەوە بۆ چەند ماڵی کرێکی هەیە 9 مانگ هەیە 4 مانگ هەیە 2 مانگ بۆ داوە بەهۆی خێرەمەندی وەکو تۆ وەکو ئەوە برا و خوشکانە خۆ گەورە نمونە ئەمسالیان زیاکە ئەجا خەڵکەوە عملیاتی پێویست بۆ خێزانەکەی هاتۆ زۆر وەزعی خراپ بووە یعنی تقریبا 60 وەرەقە چۆتە عملیاتەکەی کەڵە پیاوێکی وەکو تۆ گەنجێکی جوان بە تاقی تەنیا 30 وەرەقەی بۆ داوە بۆی کە ئەو موسیبەتەی لەسەر لابە جا ئەمە جێگەی تەقدیرە ئەمە زۆر خوا پێی خۆشە زای خواسێنی پێ خۆشەکەمەوە یارمەتیەک بین و ئێمە ڕەحمان هەیە بۆ ئینشەڵا خوا ڕەحم بە هەمومانەکە ئینشەڵا مامۆستا چ شتێک کە زۆر بێتاقەتی کردویت چ دیمەنێک زوڵم زۆر خراپە زوڵم کە دەبینیت زوڵمەکرێت ئیتر ئەم شەرت نییە مەسەن زاریوە زوڵم پیاوێک لە ژنەکەی کاژنیە لە پیاوەکەیکم ئێستا یەکێکی تازە زۆر بێتاقەتی کردم ینی باوکێک منعی مناڵەکەی کرد لە دایکی نایڵێ بیبینە زۆر خەفەتی بێم تۆ ئەوە بێ ڕەحم بی ئەم مناڵە خۆ هەری تۆ نییە هی دایکیتی بۆ نالی چای پێ بکە لەم ڕۆژانە هات دایکێکی ئەگریا ئینسان بەزەی پیا هاتەوە کە ڕەحم نییە بەرامبەر بەو دایکە ئەم مناڵی ببینێ یا بە پێچوانە دایکەکە منعی مناڵە کاکە لە باوکی نایڵێ ببینێ ئەم زوڵمە زۆر شتێکی خراپە زۆر کارێکی قێزنەوەە بە کورد و بە کوردستانی نامۆیە چونکە میلەتی ئەمە میلەتێکی بەڕەحمە سۆز و عەتڵمان هەیە بەرامبەر بە داگیرکاریەکانیش جا چ جای ئەوەی بەرامبەر بە هاوڵاتیەکی خۆمان لەبەرەوە ئەو کارانە یا ئەمەی کە بینین پیاو خیانەتەکە لە ژنەکەی ژن خیانەتەکە لە پیاوەکەی ئەم کارە قێزنەوە نانەش کارێکی زۆر ناشرین و نامۆن بە میلەتی ئێمە چونکە میلەتی ئێمە میلەتێکی بە ئەخلاقە میلەتێکی بە حورمەتە میلەتێکی بە شەرەفە میلەتێکی بە کەرامەتە میلەتێکی بە عیزەتە دەبێ ئەو شتانە لە ناو ئێمە جێی نەبێتەوە کەواتە شای کوردستان ئێمە بە ئەخلاق بەناوە و بە حورمەت بەناوە بە ئەدەب بەناوە بە شەرم بەناوە بە ناندان بەناوە زەلام هەیە لەم کوردستانە نانی 2000 کەسەدا نانی 3000 کەسەدا یعنی ئیفطاری بۆ زۆربەی مزگەوتەکان چێشت برنج و گۆشت و مریشک و ئەمانیان دابین کرۆ بۆ خەڵخوای گەورە نمونە ئەم سالیان زیاکە بەڕاستی جێگەی دڵخۆشیە ینی ئەو کلێنەی کە لەلایەن حکوومەتەوە دروست بۆ هاوڵاتیان توانیانە ئەو کلێنە پڕکەنەوە ئەوە جێگەی ئومێدە چون تۆ کابرا کرێچیە مشکلی هەیە فەقیرە یا حتا پارەی مۆلدەکەش هاتەوە پارەی مۆلدەکەی خەڵکەڵە پیاوی خۆداسا و ئەو پیاوە بە حورمەتەوە ئافرەخان وەسەلارن توانیانە پارەکەیان بۆ بدەن بۆی ماڵەکانیان ئینشەڵا ڕووناکرێت زۆر سپاس بۆ بەڕێستا مامۆستا گیان سپاسی بەڕێستانەکەم بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەم شەو شەوی قەدرە هاوڵاتی زۆر هاتوونەتە ئێرە چاوەڕوانیەوەن کە دەستکەن بە شەو نوێژ و ئەو شەوەی دەستەکانە خۆش ئاخری نقڵەکە شەیەمێ مامۆستا دەستەکانە خۆش بێ ئەوەی کە هەیە تاکو بەرەبەیان لێرە دەمێننەوە و عیبادەتی خۆیان دەکەن